ما كان على النبي من حرج فيما فرض الله له، سنة الله في الذين خلوا من قبل، وكان أمر الله قدرا مقدورا. الذين يبلغون رسالات الله ويخشونه ولا يخشون أحدا إلا الله، وكفى بالله حسيبا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين وعلى آله وصحبه أجمعين. ئەوڕۆکەکە چەند سعاتێکمان ماوە بگەینە مانجی خێر و بەرەکەت و ڕەحمەتەوە کە مانگێکی زۆر گەورەیە. خوای گەورە بە گەورەی داناوە، دەبێ ئێمەش بە گەورەی بزانین، خۆمانی بۆ ئامادە بکەین کە لەو مانگەیدا خوای گەورە ئەو دەرەفەتەی پێبەخشین وەکو فەزلێکی خوای گەورە کە ئەو ساڵش گەینەوە ساڵێکی دی لە مانجی گەورەی ڕەمەزانی پیرۆز، بۆی کە بتوانین خۆمان دەوڵەمەندکەین لای خوایەوە و دەبێ لە ئێستاوە ئامادەساسی بۆ بکەین، پێشوازی لێ بکەین بە گەرم و تینەوە، پێشوازی لە ڕەمەزانەوە بەهۆی ئەوەی کە زیاتر خۆمان ماندی بکەین، تەرازوی حەسەناتی خۆمان زیاتر بکەین، بەرەو پێشی گەورەتری بکەین. ئەوە پێشوازیکردن لە ڕەمەزان لە مانجی گەورەی پیرۆز ڕەمەزان. جا لەبەرەوە پێویستە مسلمانان لە ئێستاوە تەوبەچی نەسوح بکەن، بە تەوبەچی نەسوح خوان پێشوازی لە مانجی ڕەمەزان بکەن و هەروەها نێتی خوان پاک بکەنەوە بۆی بتوانن لەو مانگەیدا باشترین و چاکترین عیبادەت ئەنجام بدەن و لە هەمووشیان گرنگتر ئەوەیە کە ئینسان دوعا بکە، داوا لە خوا بکە، بڵێ خوایە چۆن ئەمن گەیاندەم مانجی ڕەمەزان، خوایە تەوفیقم بدەی بەو شێوەیە ئەو ڕەمەزانە بەڕێ بکەم کە ئەتۆ لێمان ڕاستی بی. ئیدی وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. ڕەمەزان ئەی مانجی قورئان، شاخەڵاتی خوای میهرەبان، ئەی فریادی تکاکاری پێی قدومت لەسەر چاومان، بۆ ماڵی موسڵمانان و نیشتیمانی کوردەواری، بۆ شۆردنی ڕووی قەقنەخچی گونەهباری، کە تۆ کانیاوی ڕووباری پەلکە زێڕینەی بەهاری. ئەی ڕەمەزان ناس کێشەکەی دڵشکاوان، ئێمە ئاڵوودەی ناستین سەربازگەی مەشقی تەقوایی و هەر هەموومان سەرباستین. کاڵای بەهەشتت هێناوە و هەموو فیدا و جان باستین. بڕێ کات لای خۆی پەروەردگار زۆر بە حیسابە لەسەر ئینسانە و باشترین کەسش کەوا قەدری کات بزانی ئینسانی مسلمانە، لەبەر ئەوەی قورئان فێری کردینە کە خزمەتی کات و خزمەتی زەمن بزانین. لەبەر ئەوەش تەمەن لەبەر ئەوەی زۆر گرنگە کە ئینسان چاکەی تێدا ئەکا و لەبەر ئەوەش خراپە ئەگەر پەنا بەخوای ئینسان بە گوناه تەمەنی خۆی بەسەر برد. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا فەرمێ والعەصر ئین الئینسان لەفی خسر، سوێن بە کات، سوێن بە زەمان، سوێن بە کات نوێژی عەسر، هەرچی ئادەمی زاد هەیە زەرەرمەندە إلا الذين آمنوا، تەنها ئیماندارەکان نەبی وعملوا الصالحات، ئەوانەی کە کردەوەی چاکەش ئەنجامەدەن، وتواصوا بالحق وتواصوا بالصبر، ئەوانەی وەسەتی چاکە لە یەکدی بەجێ دێرن لەسەر حق و ڕاستی و ئیسلامەتی بەردەوام بن و ئەوانەش کەوە ئارامگرن لەسەر دینی خدا سبحانه وتعالى و ئەو ئێش و ئازارانەی کە لە پێناوی دینا دەیان هێتەڕێ کە وەزیفەی پێغەمبەرانە. ئارامگرتن وەزیفەی پێغەمبەرانە بە دەرەجەی یەکەم، لەبەر ئەوە خوا پێیان ئەفەرمێ ئەنگۆ ئولو العەزمن، بە پێغەمبەرە گەورەکان ئەوانەی ئەزیەتیان زۆر بەدەست ئومەتیان و دیتە بەدەست تاغوتەکان دیتە، بەدەست بێدینەکان دیتە، وەکو نەمرود و فرعون و هامان و ئەوانە هەر یەکەی لە زەمەنی خۆی دوژمناتێکی زۆر گەورەیان بەرامبەر بە پێغەمبەران کردیە و هەر کەسێکیش وچوان بکات خوای پەروەردگار غەزەبیان لێ ئەگەی نەعلەتیان لێ ئەکات و هەر کەسێکیش بەگوێی ڕێی پێغەمبەران و شوێنکەوتی پێغەمبەران بکە خدا گەورەی ئەکات و لە دنیایشدا ڕەحمەتیان لێ ئەنێردرێ و بە ڕیزوانی خدا و ڕەزامەندی خوای گەورە ئەکەون. بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله محمد صلى الله عليه وسلم. إن شاء الله پێشوازیی وەل ڕەمەزانەکەین بە ئیزنی خوای کە خوای تبارک وتعالى لێ ڕازی بی بە ئیزنی خوای بە ئەوەی پێن بکرێ إن شاء الله ئەیکەین
دوعاش لهم بسلمان كاين بإذن خوي لهم ستان سري أرض خوي تبارك وتعالى إذا يجي سيبا ما بكري أول خدمة داينو إن شاء الله إن شاء الله بتماي خير وبركة لو هم بسلمان الشباب بإذن خوي لو هم خرج والأمور اجتماعية لنا طبعا أو ميواني جديد ميواني الله جل جلاله